وڵای دەستی خۆش بێ کاکچیا زۆر سپاس بۆ جەناب و بۆ بینێرەکانتان. من تقریبن گوێم لە زۆربەی قسەکانی بوو پێش ئەوەی بێم بۆ لای جەنابی شووی گوێم لە قسەکانی جەنابی کاک مەسرور بازانی بگرت زۆر بەداخەوە ئەوەی ئەی وتی ئەو باسی کرد لەگەڵ واقعی کۆمەلگای کوردیا واقعی کۆمەڵای کوردستانە نایەتەوە بەداخەوە ئەکرێ بڵی پێچەوانەکەی ڕاستە ئەگەر ئەتەوێت و بینەرەکان و جەناب و پێیان باش پێ یەک بە یەک بڵین خاڵە خێنە سەر پیتەکان و ئەوەی ئەو باسی کووردە بەوردی ئێمە ئەتوانین پێچەوانەکەی بسەلمێنین. وڵا کاتت هەیە لەبەرەوەی کە من پێم خۆش بووگە لەگەڵ ئێوە ئەم بابەتە گفتوگۆ بکەم بۆ نمونە لەبارەی ئەوەی کە پێدارە بە پسپۆڕی ئێوە بۆ نمونە لەباری ڕێگاوبان بەنداوەکان پرۆژەکانی ئاو ینی مادام قسەکانی گوێ لێ بووە سەرنجت چی بوو؟ ئازانی چۆنە کاک چیا خۆ ناکرێ ئێمە ئێستا تەعامل لەگەڵ کابینەی نۆیەم وەکو کابینەیەکی سربەخۆ بڵێن ئەمە لە ئاسمانەوە دابەزیوە کابینەی لە یەکەم کابینەوە تا نۆیەم کابینە یەک پاکێجە چکە دوو حیزب بە تایبەتی پارتی دیموکراتی کوردستان لەسەر و یەکێتیشەوە ئەو بەرپرسیاری یەکەمە بەرامبەر بە ئەو 30 ساڵ حکومڕانی کە لە هەرێمی کوردستانە کردوانە یعنی لە ئەلفەوە بۆ یای پارتی دیموکراتی کوردستان بە هەموو سەرۆکی کابینەکانەوە یەکێتی نیشتیمانی کوردستانیشت یەک جا پێم وایە سەرۆکی حکوومەت لەلایەن لای یەکێتی بۆیش پێم وایە 2 ساڵ بوو جەنابی دکتۆر بەرهەم بوو ئیتر دوای ئەوە هەر هەمووی پارتی دیموکراتی کوردستان لێ بەرپرسیارە لەبەرەوەی منوکو یەک پاکێج ئەی بینم بابەتی ڕێگاوبان جەنابەت باست کرد ئێستا خراپترین دۆخ لە هەرێمی کوردستانە ئێمە دۆخی ڕێگاوبانە ئێمە ئەگە سەرنج بدەی جاران با بڵین گواستنەوە و گەیاندن لە گواستنەوە گەیاندن دەست پێ بکەن ئێستا گە سەرنج بێت لە هەموو کوردستانە شتێک نییە بە ناوی گواستنەوەی گشتی یعنی جاران شتێکە بوو پێمانە و پاسی مەسلحە لە ناو شارەکانە لە بینی شارەکە شار بۆ شار و لە ناو شارەکانی شابوو ئێجا ئێمە بە هیوا بووین پاسی مەسلحە نەمێنێ و لە بری پاسی مەسلحە میترۆ و ترام و شەمەندە فەرمان بۆ بێت بەڵام زۆر بەداخەوە جگەلەوەیش میترۆ و ترام و شەمەندە فەرنەمار ڕێگاوبانەکانی ناو هەرێمی کوردستانی وەک پێویستێ من وەک نمونە بۆ جەناب بیهێنمەوە 27 کیلۆمەتر ڕێگای نێوان هەڵەبجە سەرای سوبحاناغا لە 10 ساڵە تەواویان کرد ئەوەی لە ساڵی 2000 پێم وایە ئەوەی لە ساڵی 2015ەوە دەستیان کردووە بە ڕێگای دەربەنی خان ئێستا ساڵی 2022 دەستیان کردووە لە ساڵی 2012ەوە دەست کراوە بە ڕێگای چوار قڕنە دووکان تا ئەم لەحزەیە کە من لەگەڵ جەناب قسەکەم تەواو نەبووە نێوان ڕێگای نێوان کۆیە بۆ هەولێر هەر ئەسەریکی نییە ئەوە کە ڕێگایکی زۆر خەتەرناک و مەترسیدارە ڕێگای نێوان دەربەنی خان بۆ هەڵەبجەی تازە و هەروەها دەربەندی خان بۆ کەلار بە هەمان شێوە تەواو نەبووە بە هەمان شێوە ڕێگای نێوان کفری بۆ کەلار و زۆربەی ڕێگاکان و هەروەها ئەو ڕێگایی لە سەیسایەقەوە ئەچێتە ناو پێنجوێن بە شەرتێ کاکچیا من سەرنجی زۆربەی ڕێگاکانم داوە ینی لە شوێنێکە چوومە شوێنێکەوە کاتاندان پەرلەمانیشم ڕاپۆرتێکشم لەسەر کرد کە بە تونێلێک ئەکرا یەک لەسەر دەی ئەو کولفەی تێبچێکە کردویانە ئێرانیەکان ئەو کۆمپانیا ئێرانەکان هاتوون دیزاینیان بۆ ئێرە کردووە کە زۆربەی پارەکەیان بە هەدەر داوە یعنی پێچیانتە منتیقێکی شاخاوی کە بە هیچ جۆری حکوومەتی هەرێمی کوردستان دەرەقەتی نایە ئەمە دەلالەت ئەکا لەسەر ئەوەی کەوا پەرۆژ نەبوون هەر ویستیانە لە ڕێگای کۆمپانیەکانی کەرتی تایبەتەوە دیزاینەکان جێبەکەن ئەوانی بە شێوەیەکی زۆر فوت و فێڵ و فێڵاویانە کارەکانیان بە شێوەی دیزاین کردووە کە ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان هەرگیری خواردۆ بەدەستێت ڕێگای نێوان ناڵپارێز پێنجێن بۆ سەیسایق سەرنج بدە گرنگترین و استراتیژین ڕێگایە کە باشماخی لەسرە بڕۆ بزانە بە چ شێوەیەک جێبەجێکراوە لە ساڵی 2013ەوە ئەو ڕێگایە دەستیان پێکردووە و دەستیان کرد بە تورابیەکەی تا ئەم لەحزەیە من لەگەڵ جەناب قسەکەم ئەمە دەربارەی ڕێگاوبان کە جەنابەت لە منت باشە خراپترین جگەلەوەی ئێمە شەمەندە فەرمان نهات میترۆمان بۆ نهات قیتارمان بۆ نهات ڕێگاکانیشان زۆر خراپ ڕێگاکانیشمان باشە سەرۆکی حکوومەت دەڵێت توانیمان 1 ملیار دلار قەرز بدەینەوە موچەشمان لە کاتی خۆی داوە بەڵێ ئێمە نەوتمان فرۆشتووە بەداخەوە من ئێمە پێجارە پێمان بڵێ بۆچی قەرزار بوون ئەبێ مامەڵێ
محاسبەی کابینەکەی پێش خۆی بکە ئەگەر ئەو کابینەیەک تەقسیرێکی بۆ پێویستە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکی کابینەکانی پێش و جێگرەکانی شی بدا بدادگا پێمان بڵێ بێنە پێشەوە ئێمە نەوتمان دەرهێناو لە ساڵی 2014 جەنابی نێچیروان بارزانی ئەعلانی کرد ئێمە ئابووری سربەخۆمان هەیە و زۆربەی لایەنە سیاسیەکان لە ناو پەرلەمانە سەرۆک فراکسیۆنەکان و لیژنە پەیوەندیدارەکان تەخویلی حکوومەتیان کرد تەبەن ئەوانەی کەوا سەر بەدەسەڵات بوون ئەوانە تەخویلی حکوومەتیان کرد وتیان ئێمە تەخویلتان دەکەین نەوتی سربەخۆ فرۆشن حتا بەم عیبارەتە خۆم لە قاعی سعد عەبدوڵڵا لێ بووم وتی ئێمە چۆن مەسیری خۆمان ئەینە دەست حکوومەتێکی مفلیسی وەکو عێراق ئێ باشە حکوومەت مفلیس بوو ئێستا خۆ ئێمە جگەلەوەی مفلیسین 30 میلیارد دۆلاریش قەرزدارین ئەو میلیارد دۆلاریش کە جەنابی باسیەکە من پێم باش بوو ئەگەر زۆر بۆی ئێمە لە مسمان بکردە ئەو ملیارە بیداتەوە پاش بۆ پاشەکەوتی کارمەندەکانی دەوڵەت ئەبە یەکەم کەس کەوا زۆر پێویستی بە پارە هەیە و زۆر غەدری لێکراوە ستەمی لێکراوە کۆمپانیای کار و کۆمپانیەکانی تر نییە کۆمپانیای ڕۆزنەفت و کۆمپانیای تورکیەکان نییە کۆمپانیا ئینێرجی نییە کۆمەڵێ خەڵک هەیە لە هەرێمی کوردستانە کە ستەمی لێکراوە ئەو میلیارد دیناری بەشێ لە پاشەکەوتەکەی ئەوانی بگەڕێنەوە چ پێم وایە 4 میلیارد دیناری بەس پاشەکە بە پارەی پاشەکەوتی کارمەندەکانی هەرێمی کوردستانە لەبەرەوە بە بۆچوونی من ئەوە پێ بوتینە ئەو 1 میلیارد بچێدراوە من یەکوانم لەوەی بەیان بە کۆمپانیەکانی ناوخۆ درراوە یا بە کۆمپانیەکانی دەریانای نەو درراوە یا بە ڕۆزنەفت درراوە یان بە کۆمپانیا ئینێرژی و کۆمپانیا تورکیەکان داهاتی دۆلاریە کە ئەردۆغان هەڕەشەمان لێکە ئەڵێ من پارەم پێداون بۆ موچە هەر دەقەیە بینێ بیان قوفلێکم لەسەریان ئەڵێ داهاتی ناوخۆمان لە 100% زیاد کردووە تۆ دەزانی هەر خۆیان پەرلەمانتارەکانی پارتی وێکێتی لە ماوەی ڕابردوو حەشریان بەیەکلەوەی کە لە کوێ قاچاقچێتی دەکرێت چی دەکرێت و بۆ ئەگەر داهاتی ناوخۆ 100% زیادی کردو ئێمە بۆ بە ژیان و زرانی هاوڵاتیەوە ئەمە نابینین بۆ نییە؟ بەڵێ خۆی زانی چۆنە کاک ئێستا ئەگەر سەیری ژیان و گوزرانی هاوڵاتی هەرێمی کوردستان بکەیت ئەکرێ بڵێ خەڵکی ئاسایی و فەقیر لە گەڕەکە فەقیرنشینەکان ئەوانیش بوون بە گردنشین و ڤێلانشین مەسەرەن ئەوان مناڵەکانیان لە دەرەوەی وڵات و لە کۆلیج و خوێندنگا و دانیشگا زۆر لە بەرزەکان ئەخوێنێ خەڵکی کوردستانیش لە دانیشگاکانی هەرێمی کوردستان ئەوان بەرپرس و ئەوان ئامر و خەڵک مەئمورە لە هەموو بوارێکەوە ئەوان لەسەر و خەڵکی کوردستان و بە شێوەیەک خۆیان جیاواز کردووە لە خەڵکی کوردستان لە ژیانێک ڕۆژانەیان لە خوێندنیان لە نادیەکانیان لە مزگەوتەکانیان تەنانەت لە گۆڕستانەکان خۆیان لە خەڵکی کوردستان جیا کردێتەوە لەبەرەوە ئێستا ئەوان لە وادیەکن و خەڵکی کوردستانیش لە وادیەکی کەیە لەبەرەوە بە هیچ جۆرێ ئەو قسەی کە جەنابی کردی بە خەڵکی بە ژیاری خەڵکی کوردستانەوە دیار نییە بە پێچەوانەوە خەڵکی کوردستان ڕۆژ بە ڕۆژ ئاستی ژیانی بەرە و پایان و بەرەو خوارەوە ڕۆشتووە دەلیلیش بۆ ئەمە لە ساڵی 2014ەوە ئەگەر ئەوان بار و گوزرانی خەڵکی کوردستانیان چاکردو ئەوایە دەرچۆکانی پەیمانگا و زانکۆکان بتوانرایە ئەمانە هیچ نەبێت دابمەزرێنرانایە ئەمە یەکێک لەوانەیە کە لە 2014ەوە کەس دانەمەزێنراوە مەگەر ئەو کەسانی کە حیزبی بوون و سەر بەخۆیانن و شتێکی کەشەیە کە ئەگەر مەسەن تۆ ئەتێ گوزرانی خەڵک خۆشکی تەمینی صحی ئەبێ هەبێ مەسەرەن دڵنیایی تەندروستی دڵنیایی کۆمەڵایەتی ئەمانە هەبێ مەسەن کەسێک تەمەنی ئەگاتە سەر و هەردە ساڵ و خوێندن تەواکە تۆ پێویستە لانی کەمی ژیانی بۆ دابنکەی کەسێک تەمەنی ئەگاتە 63 ساڵ و هیچ خانشینێکی کەبێ ئەبێ لانی کەمی ژیانی بۆ گوزرانی بۆ دابینکەی ئەمانە لە هەرێمی کوردستان دەستی بۆ نەبراوە بەعکسەوە ئەمان هەموو ژیانیان بەڕستەی کاتی تایبەت برد خەستەخانەکان سەرنج بدەیسا کەم کەسەیە نەخۆشی بەرێ بۆ خەستەخانە گشتەکان لەبەرەوە هیچ جۆرە خزمەتگوزاریی تیانەمانەوە نەماوە خەڵکی فەقیر و هەژار مناڵەکانیان ئێرن بۆ خوێندنگاکانی خوێندنگا گشتەکان خوێندنگاکانی حکوومەت خەڵکە سەرمایەدار و دەوڵەمەندەکان و ئەو بەرپرسانەی ئەو دەوڵەمەندانی لە سای ئەم بەرپرسانە دەوڵەمەند ئەوانە یان لە دەروی وڵات مەڵەکان ئەخوێنێ یان لە خوێندنگا و دانیشگا ئەهلیەکانە ئەخوێنێ لەبەرەوە بە تەسەوری من ئێستا بۆ بۆچوونی من لە 15 بۆ لە 10 بۆ 15 سەرمایەی کوردستان لە 10 بۆ 15 لای خەڵکی بەرپرسەکانە یعنی بڵێن لە 10 بۆ 15 خەڵکی کوردستان ئەوانە سەرمایەدارە گەورەکانن
لە 1970 بۆ لە 90 خەڵکی کوردستان ئەمانە خەڵکی هەژارن و خەڵکی ناوەند و هەژارن و مەسەن بۆ نمونە جەنابی کاک نێچیر باسی هینی کرد باسی گوزەرانی گوندنشینەکانی کرد کاک من لێرەوەکو بەڕەخەم بە جەناب دەڵێم لە سا 11 خەڵکی کوردستان لە گوندەکان دانیشتێ ئەسڵ شتێ نەماوە بە ناوی گوند خەریکە نامێنێ گوند نامێنێ لەبەرەوەی زۆربەی دانیشتوان لە 1970 لە ناو شارەکانە دانیشتێ ئەوان هەموو قووەتیان سوودە سەر سلەیمانی و هەولێر و دۆک زۆربەی خەڵکی کوردستانی هێناوە لەم سێ شارا و ئەوم بۆ گرنگە کە پرسیاری ئەو بابەتت لێکە چونکە بەرهەمی ئەوان دوجار دەچێتەوە خزمەتی ینی داهاتی گشتی سەرۆکی حکوومەتی گرنگجیمان بە کەرتی کشت و کاڵداوە و بەرهێنانمان تیا کردووە بازارمان بۆ دۆزیوەتەوە ڕۆژانی ڕابردوو بین بەشێک لە جوتیارەکان ناڕزایەتیانە بوو تا ئێستش دەڵێن زێت سەرانەمان لێوەرەگرن تەنها لە گەنم و جۆدانە بێت کە حکوومەتی عراقی ئەمساڵ بڕیاریدا بە 850,000 دینار تەنێک بکردنەوە کە ئەمساڵ ڕەنگە و گرفتیان نەبێ بەبەستم لەوەیە بیانی زۆر جار هەستە کە هێندێک دەستکەوت بەی خۆیان دەبینێن کە ڕەنگەی ئەوان نەبێ بەڵێ ئەزانین چۆن ئەمان کاریان کردو مەسەن سکانەریان داناوە لەسەر سنوورەکان بۆ ئەوەی بۆ کۆمپانیایەکی ئەهلی ئەو کۆمپانیایە سەر بە یەکێ لە دەست ڕۆیشتەکانە بە هەمان شێوە هاتوون ئێستا لە عەلوەکانە من زۆر بەجددی متابعەیە و مۆزۆم کردووە لەگەڵ جەنابی پارێزگارە متابعەم کردووە لەگەڵ نامەم ناردۆ بۆ بەڕێز وەزیری کشت و کاڵ متابعەم کردو هەرچەندی سە من ئەندام پەرلەمان نیم بەڵام زۆر بەجددی متابعەی ئەو بابەتەم کرد ئەوە کۆمپانیایەکە هاتووە بەس ڕەمزیە بۆ وەرگرتنی پارەکەیە ئەجینا تۆ کاتێک پیکابێ خەیار داخلی یا تەماتە داخلی عەلوەکەیەکەی تۆ ئەیبەی تێستێکی پیکابەکە فرۆشراوە وەرگیراوە تێستەکەی بە هەر جۆرێ دەچێت تۆ چۆن ئەتوانی تۆ مەفروزە پێش ئەوەی کۆنتترۆل بکرێت ئەنجامی تێستەکە بیتەوە بە خاوەن بەرهەمەکە پێی بڵی کاکە تێستەکە دەرچوو یا دەرنەچوو ئەم پیکابە داخڵە بیان داخڵ نابێت ئەمە سەرێشتەیەکە بۆ خەڵکی ئەمەی من بدەداچوونم کرد پێویست بوو ئەمانە بچوونە لە بیتەکانە لە بازیان لەو بیتانە لە پەیرەمەگرون کە هەیە لەوێ فەحسی ماوادەکانیان بکردایە پێیان بوتە کاکە تۆ ئەتوانی فڵانە ڕۆژ ئەم بەرهەمە بڕنیت و لێ بکەیتەوە یان تۆ ئەم بەرهەمەی تۆ بە کەڵک نایە هێشتا بە پێی مواسەفاتی ئێمە و پێش ئەو تێستانی ئێمە یکەین بە کەڵک نایە ئەوان هاتوون لە شوێنێکە پارەکە وەرەگرن تەنها بەبەستی سەرکیانەوەی پارەکە کۆبکەنەوە پارەکەش بۆ کۆمپانیایکی کەرتی تایبەتە ئەمە زەجەیەکی زۆر گەورەی دروست کرد خۆشتان بینیتان لە تەلەڤیزیۆنەکەی خۆشتان ئەمڕۆ بینیمان چۆن خەڵک چوونە سەر کۆمپانیاکە و چوشەی دراکەیان شکاندن بۆتە کێشەیە لە نێوان کۆمپانیاکەش و لە نێوان وەزارەتی کشت و کاڵ و لە نێوان جوتیارەکانیشە و بێگومان بەلەوەی جوتیارەکان لەسەر حەقن من لەگەڵ جەنابی پارێزگاری قسەم کرد لەگەڵ جوتیارەکانیش قسەم کرد دانیشتم لەگەڵ جوتیارەکانیشا راپۆرتەکانیشان هەموون بۆ نارد ستەمێکی گەورەیە لەمانە ئەکرێت چۆن بۆ لە ڕێگای کۆکردنەوەی داهاتی ئاوە لە ڕێگای کۆکردنەوەی داهاتی کارەباوە لە ڕێگای مەسەرەن کەرتی بە تایبەتکردنی کەرتی کشت و کاڵ کەرتی تەندروستیەوە پەروەردەوە کارەباوە هەموو بوارەکانی ژیان بەرەو کەرتی تایبەتن یانێ ئەم بابەتش بەرەو کەرتی تایبەت بەرن و زۆرێ لە جۆرەکان پارە لە جوتیارەکان کۆبکەنەوە و بڕجێ گیرفانی سەرمایەدارەکان لە بواری ئازادەکان باسیلەوە کرد فراوانکردنی مەودای ئازادەکان لەم کابینەیان ڕەنگی داوەتەوە یان هەوڵیان بۆ داوە کە زیاتر ئازادەکان فراوانتر بکەن بەڵام تۆ دەزانی لەم 3 ساڵەدا ینی تەنانەت هەندێک لە نوێنەرایەتی وڵاتان هاتنە سەر خەت لەسەر بەشێک لەو کەیسانەی کە پەیوەندیان بە ئازادی ڕادەربڕینەوە هەبوو لە هەرێمی کوردستان. بەڵێ بەداخەوە من ئەتوانم بڵێم پێچەوانەکەی ڕاستە جەنابی کاک مەسرور بۆیە سەرنجەوەی بدایە خۆی پێش لەوەی ئەوانەی بادینان بگیرێن و ئەوانەی کە لە ئامێدی و لە دوهۆک و لە زاخۆ و لە ناوچەی ئامێدی و لە ئاکرێ ئەوانە ئەوە لەسەر کۆمنتی خەڵک گیرا و پێش ئەوەی شیکەوە علاسات ئەمانە پەیوەندیان لەگەڵ هەتا من لە شوێنی کەش باسم کرد جەمیل بایک و لەگەڵ بڵێن سەرانی پکەکە هەیە تەنها لەوانەیە نامەیەکیان گۆڕی بێتەوە لەگەڵیانە خۆ کفر نییە یعنی کاتی ئەمان لە قاسمە ڕەش و لە کۆ لە کۆ بوون زۆربەی خەڵکی کوردستان پەیوەندی لەگەڵ ئەمانە هەبوو کەواتە بێت ئەوانش بە خاین ناوزەت بکرێن ئەمە کاری نەکردەیە ئەوانە وڵایی استراتیژی بۆ خەڵکی کوردستان پڕکوڵێتەوە ئەگەر پکەکە لەوش ئەگەر جەماعەتی مراد قەرێلان و جەمیل بایک لێوێ نەبن ئەو شوێنە بێگومان بە لەوەی تورکیا و سووریا هەوڵ ئەدەن توندڕەوە ئیسلامیەکان بیان ئەوێ بیکەن بە تۆرابۆرایەکی تر چۆن لە ئەفغانستان تۆرابۆرا هەبوو بە هەمان شێوە لە ئەفغان و پاکستان بە هەمان شێوە قەندیلمان لێکن بە تۆرابۆرا بۆ ئەبەت
قەندیل لە دزی کورد دەرێن لەبەرەوە بچوونی من ئەوە حکوومەتی هەرێمی کوردستان من بەڕاستیش ئەڵێم ینی کاکچیا هەمیشە بە پەکەکەم و تۆکەپەکە نابێتە دەخولکە لە شوونی ئیداری و سیاسی ناو هەرێمی کوردستانە بەڵام بەڕاستی ئەوان ژوک و کورد مافی ئەویان هەیە پێگەیەکیان لە ناو هەرێمی کوردستانە هەبێ بەداخەوە لەسەر ئەو من بێمەوە سەر وەڵامی پرسیارەکەی جەنابوو لەسەر ئەو پەیوەندیە بەسیتەی کە ئەو برادران لەگەڵ جەمیل بایک و بە ناو هەیان بۆ یا مراسلەیەکیانە بۆ یان هەمێ لەوێنەوە گۆڕەوە وەکو ئیستیخبارات و وەکو جاسوسکران ئەمە لە دیدگای تورکیاوە ڕاستە ئیستیخبارات و جاسوس و حەقە بکوژێن بەڵام لە دیدگای خەڵکی کوردستان و خۆی ئەمە نابێنێن لەرادی تورکیا بکەین بۆ محکومکردنی ئەو بەڕێزانە. باشە بۆ نمونە ئەمڕۆ وەزارەتی پلاندانان باسدەوە دەکات کە داهاتی تاک بەرز بۆتەوە چەند کۆمەڵێک هۆکاری باس کردووە ینی حکوومەتی هەرێمی کوردستان سەرۆکی حکوومەت ئەمڕۆ قسەی کردووە پاش تێپەڕبوونی 3 ساڵ بەسەر کابینەکەیە گوزەرانی هاوڵاتیەکانی نابینێت چونکە ئەمە بۆ هاوڵاتیە گرنگە ئێستا ئێمە ئەم گفتوگۆیە دەکەین دڵنیا بە هاوڵاتی بۆی گرنگە کە بزانێت چی پەیوەندیدارە بە ئەوە داهاتی تاک لە هەرێم لەم 3 ساڵەدا بەرز بۆتەوە. بەڵێ ئەزانی چۆنە کاک من زۆر جار باس دەوە کرێت لەم ماوەیەشا بابەتێکم نووسی لە هاوڵاتی بۆچی خۆپیشاندانەکانی خەڵکی کوردستان ئەنجامی نییە بۆچی حکوومەتی هەرێمی کوردستانیش لەم ناڕازایەتیانە بێ باکە ئەگەر داهاتی تاک لە هەرێمی کوردستانە بەرز بوو بێتەوە تۆ داهاتی تاک لە هەرێمی کوردستانە بۆ چۆن بەرز بێتەوە داهاتی تاک تەنها تۆ ئەتوانی کار لەسەر ئەو کارمەندانە بکەی کە خۆت موچیان پێدەی ئەگینا ئەو کەسەی کە لە ناو بازارە عەرەبانێکی پێێتەوە بە چ حکمێیت داهاتی ئەم کابرایە حسابەکەی کابرا چاخانەیەکی هەیە تۆ بە چ حکومێک چۆن ئەتوانی بێی داهاتی ئەم کابرایە حساب بکەی تۆ جیهازێک هەیە بێت بڵێن سەرژمێریە بک و ڕوپێ بک بزانە ئەمانە چۆنە ژین گوزەرانیان چۆنە چەند کەس کرێ چییە چەند کەس موچەی هەیە چەند کەس موچەی نییە چەند کەس بێکارە ئایا لە هەرێمی کوردستانە ڕێژەی بێکاری چەنە ئەمانە مەفروزە هەمووی ببێتەوە تخۆ ئەمە ڕقم نییە تەنها تۆ بێی ئەو مەبلەغە پارەی کەوا لە هەرێمی کوردستانە دەستەکەوێت دابژیکەی بەسەر ژماری دانیشتوانی هەرێمی کوردستانە ئێستا 6 ملیۆن کەس لە هەرێمی کوردستان هەیە تۆ وەرە ئەو داهاتەشی کە هەیە تەقسیمی بکە ناکاتە ئەوەی کەوا ئەوان ئەوەی وەزارەتی پلاندان باسیەکە وەزارەتی پلاندانن تەنها ئەتوانێت داهاتی موچەخۆرەکانی خۆی و خانشینەکان دیاری بکە بەڵام بە هیچ جۆرێ لەبەرەوەی سیستەمێک نییە بتوانێت بڕژێتە ناو بازارڕەوە و سەرژمێریکی ورد کا و داهاتی خەڵکی بازار و خەڵکی ئەوانەی کەوا لە کەرتی تایبەت ئیشەکەن و ئەو کەسانشی کەوا بۆ خۆیان و بێ ئەوەی پشت بە حکوومەت و موچە ببەسن ئەوانە داهاتیان چۆنێ دەدەست و ئەو دەرچوانەی زانکۆ کە داهاتیان سفرە هەر هەمویان تقریبا زیاتر لە 200,000 دەرچووی زانکۆ هەیە کە لەم حاڵەتە تا ئەم لەحزەیەش داهاتیان سفرە و پشتیان بەخۆیان بەستووە هیوانەیە کرێکاریەکە یوانە عەرەبانەیە هیوارن دەستگیێڕیەکە ئەوانە چۆن توانیویانە داهاتی ئەوانە دیان دەست بکەوێ بە چ شێوازێک چوون و سەرژمێرێکیان کردووە یا ئەحسایەکیان کردووە یا ڕوپێکیان کردووە بە ئەمانە بە بۆچوونی من بنەمایەکی زانستی نییە ئەو بابەتەی کە وەزارەتی پلانان دایناوە من تێناگەم ئەوانە لەسەر چ بنە ئایا تەنها لەسەر موچەخەوەرەکان و خانشتەکان کردویانە یان ئەو دەستکەوتەی کە هیانە و دەستیانەکەوێ مانگانە دابەشیان کردوە بەسەر هەموو ژماری دانیشتوانی کوردستانەکە بە بۆچووی من ئەوە هەڵەیە لەبەروی نایەکسانی تیا هیوایە داهاتەکەی لەوانەیە سەر و $10,000 بێ لەمایەکە هیوایە کۆمپانیایکی گەورەی زەبەلا هەیە لەوانێت لە چرکەیەکە $100 دەستکەوێت. باشە کاگۆمەر دەزانی کە بەشێکی گەورەی ناڕەزایەتەکان لە هەندێک لە وڵاتان ینی حکوومەتی ناچار بە دەست لە کارکێشانەوە و زۆر شتی کرد هەندێک لە بۆنمە سریلانکاوەی کە بینیمان ئێمە لە بەردە ئەنی ئەو هەمووان ئەو هۆکارانە لە هەرێمی کوردستانی شەیە بەرزی نرخەکان زۆری ڕێژەی باجر و سومات بەرزبوونی نرخی سوتەمەنی تا ئەندازێکی زۆر کە وڵاتی ڕۆژانە ناڕەزایەتی دەرەبڕێ جگەلەوەش کە ینی نەمانی تا ڕادەیەک نەمانی خزمەتگوزاری کەرتی گشتی بۆ وڵاتی چ تەندروستی چ پەروەردەکە هەندێکیانت باس کرد ینی ئەمانە ئەم واقعان نابینن. کاک چیا من پێم خۆش و بەراوردێک لە بینی سریلانکا و لە بینی هەرێمی کوردستانە بەراوردێکی بڵێن سەرپێی بکەین. سریلانکا ژماری دانیشتوانەکەی تقریبا 21 ملیۆن نیو کەسە هەرێمی کوردستان 6 ملیۆنە. سریلانکا تقریبا ژماری چەکدارەکانی 370,000 چەکداری هەیە بۆ 21 ملیۆن و نیو هەرێمی کوردستان 450 چەکداری هەیە بۆ 6 ملیۆن کەس ئەوە وەکو ئەوە داهاتی تاک پێم وایە لەوێ لێرە هەرێمی کوردستان $5 لەوێ $2 ئەوەی کە لەوێ ئەو وڵاتێکی سربەخۆیە ئێرە هەرێمەکە ئەمەی کە لە کوردستان ئەگوزارێ بۆچی ئەوەی کە لە
ئەوەی کە من بە بۆچوونی من ئەو ناڕازایی ئەو ستەمەی کە لەوێ هەیە لێرەش هەیە بەڵام بۆچی لەوێ بڵێن ڕنگدانەوەی هەبوو و ئەنجامیش هەبوو بۆ لێرە تا ئەم لەحزەیە ئەنجامی نییە هۆکارەکەی بێ لی بدێنەوە کاک چیا هەرێمی کوردستان وەکو وتمان 6 ملیۆن کەسە لەم 6 ملیۆن 2 ملیۆن کەسی لە دەرەوەی عێراقە 2 ملیۆن کەس 2 ملیۆن کەسی لە دەرەوەی عێراقە عەفوەن 2 ملیۆن کەسی مناڵە خوار 15 ساڵە تەمەنی مایە 4 ملیۆنی لەم 4 ملیۆنە تقریبا ملیۆنێک و 200,000 کەسی لە کەتی تایبەتی شەکا و ئەوانشن کە لە دەرەوەی وڵاتن ئەمانە هیچ جۆرە چالاکیشیان نییە تەنها بۆ خۆیان ئەژین پەیوەندیان لەگەڵ کۆمپانیاکان هەیە یان لە دەرەوەی وڵاتن جگە لە ناو کەوانە جگە لەو کەسانەی کە چالاگوارن و خەڵکی چالاگوانی زۆر باشمان هەیە کە کاریگەریکی زۆریان هەیە حتا لەسەر ئەو وەفدانەی کە ئەچنە دەرەوەی وڵاتیش ئەوانە خۆتان دیوتانە لە سۆشیال میدیا چالاکیشیان هەیە ئەمە تقریبا ملیۆن لە ملیۆن 4 ملیۆنەکە 2 ملیۆن و 800,000 بە ئەم 2 ملیۆن و 800,000 کە مێنێتەوە 400,000 چەکدا هینی هەیە تقریبا 250,000 خانشینی مەدەنی و خانشینی پێشمەرگە هەیە خانشینی پێشمەرگەکان ئەوانە زۆربیان ژمارەی زۆریان بە ناشایستە بە پلەیەکی بەرزتر خانشین کراون ئەوانە بێدەنگن ئەوانەشی خانشینی مەدەنین ئەوانیش هەر تەمەنیان ڕۆشتووە تا حدێک بێدەنگن ئەوە تقریبا ژمارەی کەشی لەوەڕۆی 400,000 کەسیشان هەیە وەکو باسم کرد 450,000 کەسیش ئەوە هێزە چەکدارەکان کەواتە ئەمێنێتەوە تقریبا ئەوەی کە من حسابم کردووە ملیۆنێک و 600,000 کەس لەم ملیۆن و 600,000 900,000 بەر هەولێرەکەوێ کە ئەوە تقریبا خۆتان نەزان بە چ شێوازێک لە زۆنی زەرد ئەوانە سەرکوت کراون و زۆر بڵێن بە هیچ جۆرە ڕێگایان پێ نادرێ خۆپیشاندان و ئەوانە بکەن بەڵام 700,000 لێرێ لەو دەکە لەسەر ئەوەیە ئەمە ئێرە بۆچی کاریگەریەکەیان دیار نییە بۆ نمونە من نمونە بۆ جەناب بدێنمەوە شۆفێرەکان مانەگرن جادەگرن هەموو خەڵکی کوردستان سەیریانەکە هاوکاریان ناکە مامۆستاکان مانەگرن وەزارەتەکانی کە سەیریانەکەن مامۆستای زانکۆ مانەگرێ خوێندکارەکان سەیریانەکەن خوێندکارەکان لەسەر نەبوونی خزمەتگوزاری و نەبوونی ئاو و نەبوونی ئاوی گەرم و نەبوونی چی و چی لە بەشە ناوخۆیەکان مانەگرن مامۆستاکانیان سەیرەکەن هەماهەنگی نییە بمەسەر لایەنە ئۆپۆزیۆنەکان لایەنی ئۆپۆزیۆن هەیە بێ مزاهرە بکات لایەنەکانی کە دژینی لایەنی ئۆپۆزیۆن هەیە لە هەرێمی کوردستانە لە ناو دەسەڵاتان نییە لە پەرلەمانە معارەزەیە بەڵام لە ناو پارێزگای سلێمانیا جێگری ئەنجومەنی پارێزگای هەیە لە مدیر عامی هەیە قایمقامی هەیە مدیر ناحیە هەیە ئەمە چ جۆرە معارەزەیەکە و ئەو هەندێک لەو حیزبانەشی کە خۆیان ناوناوە معارەزە ئەمانە ژێربەژێر پارەی مانگانەی حیزبەکانیان هاوکاری لە پارتی و لێجێتی وەرەگرن لەبەر ئەوە تەبەن ئەوانەی کە خۆیان ناوناوە معارەزە لەبەرەوە هەماهەنگی نە لە نێوان حیزب معارەزەکە هەیە نە نێوان خەڵکی کوردستان هەیە بە کۆی گشتی و ناڕەزایەتیانی کە هەیە معارەزەی مەدەنی و جۆرێ لە بە کۆی گشتی و ناڕەزایەتیانی کە هەیە ینی دەتوانرێت کاری لەسەر بگرێت چونکە واقعەوە ئەوەی کە هەیە ینی هاوڵاتی ناڕازیە ئامن ویستم بگەمە ئەوە کاکچیا ویستم بگەمە ئەوە باش ویستم بگەمە سەر ئەوە کە ئەبێ ئەم ناڕازیانە کۆ بکرێنەوە یەکدەم بخرێن کەسێک هەبێ ڕیادەیان بکە قایدیان بێ و خەڵکیش گوێڕایەڵی ئەم قایدە بێ ئاەتر بەرەیەکە ئایا یەک کەسە ئایا دوو کەسە ئایا چەند کەسە بێت بە شێوەیەکی مەدەنیانە سیانێکی مەدەنی لە هەرمی کوردستانە دروستکەن ئەم بۆی ئەگەر ئەمەش نەکرێ ئەوەکو کابراڵێ ئەضعف الئیمان ئەوەیە کە لەسەر سندوقەکانی دەنگدان تۆڵە لەو دەسەڵاتداران بکرێتەوە کە لە ماوەی 30 ساڵە هەرێمی کوردستان بەڕێوە بن و هەرێمی خەڵکی کوردستان بەم بارودۆخەگەیان بەڵام خۆیان دەزان واقعەکە دەزانن زۆربەی کات ینی دەزان کە چیان کردو بۆ زۆر جار هەرچی ینی بەشێک لە وڵەکانیان بۆ پینە و داپۆشینی کەم و کوڕەکانیانە بەرپرسانی ئێستا هەرێمی کوردستان دەزان کە لە چوەکایەکان وانی کاک چیا ئێستا من لێرە بوەرێم بەڵێ ئێزە من شیکردنەوەیەکم بۆ جەنابەت کرد و بۆ بینەرەکانی جەنابیشت کرد ئێستا ئەوانیش ئەم شیکردنەوەی من لێرە کردووە لەوانەیە پێش من ئەم شیکردنەوەیان کرد بێ ئەوان بۆیە گوێ نادەنە ئەو ناڕەزایەتەکەی کە بۆ نمونە لەم ماوەیە کە شۆفێرەکان کردیان من ئەز سایق تەکسی ئەبی ئەزانم بە 2 ملیۆن دینار بەردراوە بە زەمانەتی 2 ملیۆن دینار سایق تەکسیە جادەی گرتووە بە 2 ملیۆن دینار بە زەمانەت بەربراوە مەسەرن بۆ نمونە مامۆسەی زانکۆ هەڕەشەی لێکراوە مامۆساکە نقلەکرێ ئەگەر لە پۆستەکەی دوورەخرێتەوە ئەگەر لەوە زیاتر پێداگیری باشە بەڵام ئەگەر کاتێ مامۆسای زانکۆ ئەچێتە سەر بۆ داواکردنی مافی خۆی تەنها داوای مافی خۆی نەکات داوای
لە هەڵگرتنی ئەو ستەم بکات لەسەر کۆمەلگا ئەکرێ من ناکرێ بە تەنها داوای هەڵگرتنی ستەم لەسەر خۆم کەم مامۆستا لەسەر خۆی بیکا کارمەندی کارەبا لەسەر خۆی بیکا وەزارەتی کشتوکار لەسەر خۆی بیکا هەر وەزارەتێکەیەت تەنها داوای مافی خۆی بکە نەخێر تۆ ئەبێ داوای مافی خۆش بکەی باسی هەڵگرتنی ئەو ستەمەش بکرێت کە لەسەر لە کۆمەلگاکە ئەکرێ ئەگەر بەم شێوەیە ڕێک نەخێنین و تەنها هەر کەسێ لەلایەکۆ وەکو ئەڵێ پەرتکە و زاڵ بە بەم شێوەیە بێ ناگەینە ئەنجام بەڵام ئەبێ ئەمە لایەنێک جیهەتێک بڵێن کۆمەڵێک خەڵک سیستەمێک بێ ئەمانە کۆ بکاتەوە بۆ ئەوەی ئەم دەنگە ناڕازایانە یەک بخرێن و بە هەر هەمویانەوە بتوان کاریگەریان لەسەر دەسەڵاتە بێ یان پێداچوونەوە بەخۆی پیدا بکە یان دەسەڵات بگۆڕن. سوپاس بۆ ئەمەڕینەت پەرلەمانتاری پێشووی کوردستان و نووسەر سوپاس بۆ بەشداری